بینەران و بیسەرانی خۆشەوی سڵاوتان لێبێ لە ئاڵلقەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەوی زین لە بەرنمەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمان لەدەین لەگەڵ خات و سۆزان حەمەتاتە خوشکی چوار شەهید و هەروەها باوکیشی هێشەی شەهید کراوە لە پێناوی گەل و نیشتیمانەکەیدا. لەم بەرنمەیەشدا هەوڵە دەین زیاتر لەسەر هەندێک تراشدیایی بنەماڵی حەمەتاتەوە هەروەها باسی خەبات و کار و چالاکیەکانی سۆزان خان خۆی بە تایبەتیش لە ناو پەرلەمانی عێراقاکەین. سۆزان خان بەخێر بێتەوە بەرنامەکەمان. زۆر سپاسانەکەم. لە ئەڵلقەی پێشوودا باسی شەهید کاک مەحموودمان کرد، باسی کاکاوەمان کرد. پێم خۆش بوو کاکاوازم کەمێک ئەگەر جیاوازتر بێ لەگەڵ براکانی ترا و جگەلەوەی خولیای کوردایەتی و ڕێخستن و ئەوانەی هەبووە هاوکات نووسەر بووە، شاعیر بووە و حەزی لە وەرزش و لە شان و ئەوانەش بووە. ئەگەر کەمێ باسی ئەوەشکەین هیچ دەستنووسێک شتێکی لێ بەجێمە ئەوە کە تا ئێستا چاپ نەکرابێ و بەتەما بن چاپیکەن. بەڵێ بێگومان شەهید کاوە ڕاستە کەسێکی لە ڕێخستنەکانە کاری کردو، کەسێکی سیاسی بوو، لە هەمان کاتیشە کەسێکی ڕۆشنبیر و بیر ڕۆشن بووە، چۆن حەزێک لە ڕێی خوێندنەکەی و بتوانێت بە ئامانجێک بگات یا بتوانێت خزمەتێ بکات بەس بەداخەوە نەگەشتە ئەو ئامانجەی خۆی. کاوە کاتەکانی زۆر بە خوێندنەوە بنووسین بەسەرە، بە تایبەتی زۆر حەزی لە نووسینی چیرۆک بوو، زۆر حەزی لە شعر بوو، بە تایبەتی پۆستەرە شعرەکان کە کاریگەری هەبوو لەسەر میلەتەکەمان. کاریگەری تەسەورەکەم لە شعرەکانی ئەو کۆگە خوێنرا بێتشەوە، کاریگەری پۆستەرە شعرەکانی شەرکوبێ کەسی لەسرە کە زۆر معجیب بوو بەو شعرەکانی. لەو سەردەمەشە ئەو شعرانی ئەو بە شێوەیەک نووسرا کە خەڵکی خۆی هەبوو لی تێگەیشت، خود نەتوانی بە وازەحی باسی هیچ شتێ بکەیت. شعرەکانی هەموو ڕۆژێ شعری هەبوو، تەنانەت شعرەکانی کۆ کردبەوە و نردی بۆ بەغا کە لە وەزارەی ئەعلام ڕقەمی بۆ وەرگرێ و چاپی بکات. بەڵام کاتێک کە گەڕانیانەوە لە هەموو لاپەڕەیەکی لێ نووسرا بوو یەمنع، لەگەڵ ئەو مۆرێک کە بە سوور لی درا بوو بە ناوی وەزارەی سەقافە و ئەعلامی عێراقیەوە. لە هەمان کاتیشە کتێبێکی بوو لە شعرەکان دەفتەرە شعرەکەی کە ناوی وێسەران بوو. وێسەرانی شعرەکە بە مانای وێسەران مرۆڤێکی خۆپەرست بوو. مەبەستی دیارە ئەلبەتە مەبەستەکەی زانیمە بەستی مرۆڤێکی خۆپەرست کێ بوو لەو سەردەمەیە ڕژێمەکەمان بوو. ئەوەی هەبوو لەگەڵ هەندێک چیرۆکی تریشی هەبوو ڕۆمانێتان ماوە کە مۆرەکانی وەزارەتی ڕۆشنبیری عێراقی پێوەیە؟ بەڵێ ماوەمە تا ئێستا پاراستومە و هەندێک لە شعرەکانیشی ساڵی پار هەموویم کۆ کردەوە و لە ڕێی هاوڕێیەکەوە کە نووسەر و هەم پێشمەرگە کاک عەبدولواحید ئیدریس هاوکاری کردم کە تایپی کردبووم و خستمە ژێر چاپەوە، چاپمان کرد و بڵاویشم کردوێتەوە و نسخە ئەسڵەکەشی ماوە لە لای خۆم و چیرۆکەکانیشی ڕۆمانێکی هەیە بە ناوی ژیان لە کڵپەی ئاگری نەورۆزە، ئەویش ئامادە کردو ئینشەڵا لە دەرفەتێکا چاپیەکەم. ئەردەڵان و کاوا ژیرێن لەلایەن حکوومەتەوە بە دوای یەکا ژیران یاخود هینی ئەو ماوەی بینی گرتنەکانیان زۆر بوو یاخود ئەوەی لەبیری بێ هەر لە هەشتاکان دیار لە پێش هەشتا بوو هەردووشیان گیرە؟ بەڵێ ساڵی هەشتا بوو. ئەردەڵان لە پێشترا گیرە. کاتی گرتنی ئەردەڵانی شتێکی زۆر سیر بووێمە تەسەورمان ناکرد کە ئەردەڵان گیرابێت. وەکو هەموو گەنجێکی ئەم کوردستانە هەموو شەوێک پێشمەرگا هاتە ناو شار و چالاکی پێشمەرگە ئەبوو ڕژێم خەڵکی ئەگرت، تەسەورمان کرد لەگەڵ مەجموعەیە گەنجا چ بێتە دەرەوە بۆ پێشمەرگایەتی. زۆر گەڕین بە دوایە نەمان دۆزیەوە، زۆر چاوەڕێومانەکە کە هەواڵێکی بزانین لە سجنەوە نەمانەزانێت و دڵمان بۆی ناچوو کە گیرابێ و دیار نەما لە پڕ دیار نەما. پاش 3 مانگ کاوی براشم گیرە، بڵێ شەید کاوەش گیرە، یعنی 3 مانگ لە بینیانە بوو لە گرتنەکەیان. ئەو مانگی 2 بوو بڵێ ئەو مانگی 5 بوو، خێری 5 بوو گیرە. ئەو ماوەیە ئەوان گیرابوون ئێوە هیچ کاتێک ینی کە گیرانی تر نەتان بینینەوە؟ نەخێر، ینی مواجهەیە شتێک نەمان بینینەوە. ئەی کەس لە سجن بەر نەبوو مەسەڵەن هەواڵتان بۆ بێنێ کە بڵێ ئەمانەمان بینیوە ماون لە کوێن یاخود چارەنووسیان چی بووە؟ زۆر سیر بوو، زۆر بە سەیری دیار نەمانێ و گیران و دیار نەمانیان یەکێک بوو. بە هیچ شێوەیەک لە هیچ شوێنێکۆ سۆراخیان نەبوو. تەنانەت جارێک دوای ئەوەی کە حکوومەت کەوتەوەی کە گوندەکانی داگرت لە مەنتیقەیەک لای
لای قەراخەوە نەخێت لای قەراخەوە لای پیرەمەگرون بەڵێ لە گوندێک لەو نزیکانە پێیان وتین گوایە پێشمەرگەیەک بەربووە بە گۆڕینەوە وتێت یەکێک لە ئایلەکەی ئەوان چۆن بزانم بیان دۆزمەوە ئەمە شەر خەیاڵ بوو چیرۆک بوو نازانم وتی من ئەردەڵانم دیوە لە سجنە هەستا ڕۆیکە وەکو دایکمان وا بوو کە زۆر بە دەمبراکانەوە بوو هەتا ڕێگا و شوێنی دۆزیە و بگاتە ئەو دێت کاتی گەشتە دێکە دێکەش ئەو دێش داگیرا بوو تەخت کرابوو کەسەکە نەدۆزراوە نەمانزانی کێ بوو بەڵام هەر ئەو هەواڵەمان بیستکەیەکێکی بینیوێتی بەس نازانی کەس نەیبینی تاکو و کاتی کە و چەند جارێکیش ئاگادار کراین کە خۆمان داوامانەکە لە دایرێ ئەمن ئەیان و نەماون هیچ بەیاننامەی وەفات توشتی واشیان نەدانێ ئەو کاتە ئەو کاتەیانی نە دەست بەس بڕای پێ ناکرا لەبەرەوەی کە ڕۆژی ئەو ڕۆژانە ئێمە بە خەیاڵمانە ناهاتکەی ئەدام کرابن تاریخەکەیمان بڕای پێ نەبوو چونکە هەر کەسێک لە وڵاتەیان لە کوردستانە یاسایەکی هەبوو بەعەس ئەگەر ئەعدامێ کردی پێشتر مواجهتە کرد ئەگەر ڕەمی بکردایە پێشتر بانگێ کردی پارەی فیشەکەەکانی لێسەندی ئەمانە هەبوو بەس ئێمە هیچی نەبوو ئەمانە لەبەرەوە تەسەورمان ناکرد کە گیرا ینی حکم ینی ئەدام بن ئەمانە ڕەنگە سجن بێت و جارێت حکم نەدراون بەڵام لە دوای ڕوخانی ڕژێم بەڵگەیەکەوتە دەستیەوە کە لەوێ دیارە ینی کە هەردوو براکەت ینی لە سێدا لە دراون یاخۆ گوت لە باران کراون بەڵێ دوو جار بەڵگە هاتە بەردەسی ئێمە من جارێکیان خۆم لە ڕێی خۆمەوە بوو کە محاولێکی زۆرم کرد کە نامەیەکم ما بە عەلی حەسەن مەجی ئەو کاتی عەلی حەسەن مەجی هاو بۆ سلێمانی بۆ یۆم المحافەزە من هەر چۆنێ بوو وەکو تەلەبوو وەکو مامۆستا خۆم گەیانەوە سیناریۆکی زۆر زۆر گۆڕژە هەر چۆنێ بوو بە هەر پاڵۆڤینە بوو خۆم گەیانە لای یەکێک لە پاسەوانەکانی عەلی حەسەن مەجی هینەکەم مایە عەریزەم مایە دەسی زەرامەکەش زۆر بەزەی بە منە هاتەوە چووکان ناساخ بووم چونکە دووگیان بووم بە کچەکەم ساڵی 1970 بوو بەزەی بە منە هاتەوە زۆر وتی بەستۆ بڕۆرەوە ئەمە من ئەماگەێنم ئەتر من هەر چاوەڕێم کرد تەسەوەرم کوتم لەوانێ فڕێیە تاقان من کە چوم ئەو نامێ بەمێ سێ چوار کەسی خۆم تۆروبەر حیمایە کردم نەک شتێک لە منیشکەن بەڵام هەر نەگەشتمە خۆی گەشتمە پاسەوانەکەی کە محاولەمەکەی محاولەوە کرێ و تۆ بۆچی ئەخۆتە گەێنیتە ئەو چونکە یەکێکی کەی لێ بوو کە جێگری محافزی ئەو سەردەمە بوو منی بان کرد هەڕەشەی کوشتنی لێ کردم وتی بۆ نزیکەبیتەوە کورد بوو جێگری محافزی سلێمانی بوو منی بان کرد وتی بەس پێم بڵێ بۆم ئەتوێ نزیک بیتەوە لە ئەوەی سەید ڕەیس وتم مامۆستام ئەمەوێ نەقڵم کاتەوە وتی من نەقڵتەکەمەوە بەیانی وەرە بەس من نزیکی ئەو نەبیتەوە تۆ عەریزە و پێیە وتم نە عەریزەم پێ نییە هەر خۆم هین کرد بەس هیچ وەڵامێکە وەرگتەوە کات بەڵێ تر لە خێران کە یامێ نامەکە خۆم تر تەسەورم نەکریاوێتێ بەڵام پاش 40 ڕۆژ نەبرد لە ڕێی ئەو کاتە پیانەوت ئەنجومەنی گەڕک نەبوو مختار لە ڕێی مختارەوە ئاگدار کرام مامەم ڕۆی لەگەڵ کەسێکی کە کە باوەڕپێکرا بوو کە ڕۆشتە ئەوێ وەفادنامەیەکیان نایە وتی داوای لە جوابی عەریزەکەی خۆیەتی براکانی نەماوە بەو تاریخە بەڵام هیچ مستەمسەکێک نییە لەسەری ئەو تاریخەی کە لەگەڵ ئەوەی دوایی لە دوای بڵین ڕوخانی ڕژێم عینەن تاریخ جیاواز بوو جیاواز بوو ئەمە چووکە لەسەر تەڵەبی بوو بەهێنی خۆیان دروستیان کردبوو بڵێ بەڵام ئەوەی کە لە دوای ڕاپەڕینەکە دۆزرایەوە لە دایرەی ئەمن ئەوە ڕسمی بوو لەبەرەوەی کە چەندی چەنە لە بیر نییە چەندی چەند شەید هەردووشیان بەیەکەوە هەردووکیان لە یەک ڕۆژە لە یەک ڕۆژای ئەدام کراون لەگەڵ 35 کەسی ترە کە تیاشیاتی عسکەری فرارە ڕەمی کراوە جیا کراونەتەوە ئەمانش بە شێوەی مخەڕێب لە قەڵەم دراون ئەمانە نووسراوی ئەدام کراون بە یەک تاریخ کە ئەکاتە مانگی دوی پێنجی 1970 بەڵێ دیارە و کاتە گفتوگۆش بوو لە بینی حکومەت و لە گفتوگۆکە لە هەر هینمان هەبوو هەوڵیان بۆدان بەڵێ لە کاتی گفتوگۆکردنی ڕژێمیش و کاتە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان مامجەلال لەسەر ئەوەی کە باوکم کوڕەکانی ترێکەیە کە ئاوا شەید و ویستی تۆزێک ئەهایەک یارمەتێک باتەوە بە باوکم کەتر چکە براکانی من بەدەر لەوەی کە پێشمەرگەم و شەید بوون پێشتری زیندانی سیاسی بوون ژووری ئەدامیان دیوە تعزیبی زۆریان دیوە لەبەرەوە کەسایەتێک عائیلەکەمان دیار بوو مامجەلال ئەو جارێکیان بە تایبەتی نامەی بۆ باوکم نرد
پیاوێک هات بۆ ماڵمان بە باوکم و لەگەڵی دانیشت وتی لە کاتی مفاوەزاتەکە وتی ناوی ئەوەی شەر خۆم نووسیمەوە وتی ناوی و موالید و ڕسمیانم بەرێ باوکم وتی بۆ چیتانە وتی ئێمە ئەمە لەگەڵ مفاوەزاتەکە ئیکەین بە لیستێک لەگەڵ ئەو ناوانەی کە خۆمان هەمانە بەشک و بەریان نین ئەخێنە یەکێک لە شروتەکان ئەگەر ئەوەش نەبێت مام جەلال وتوێتی ئەگەر بە گۆڕینەوەش بێ من هەر یەکێک لە کوڕەکانی بۆ هێنمەوە ئێمەش زۆر بە هیوا بووین زۆر بە هیوا بووین بەڵام بەداخەوە ئەم جارە باوکمیان بان کردەوە دوایەوە ئاگدار کرێنەوە وتیان هەردووکیان بێکەوە لە سێدارە دراوان زۆر جار ینی شتی ڕێکەوتی سیر ڕوەدا یەکێک لەوانە کە گفتوگۆی نێوان باوکت و مەدیری ئەمنی سلێمانی ئەو کاتە ئەو گفتوگۆیە چۆن ڕوویدا چۆن ینی کەوت نەقسەکردن و بە شێوەیەک بوو نەتیجەکەی چی بوو باوکت چی بە مەدیری ئەمنوت بوو مەدیری ئەمن چی بە باوکت ڕۆژێکیان لە سلێمانی لە گەڕێکی لە سەرشەقام لە دوکانی ڕەفیقێکی دانیشێت گوایە دوکان ڕەفیقەکەی وشکە فرۆشە و کوبایعی هەموو ئەورانێ باوکم کە لە ئیش ئەگەڕایەوە باوکشم مەحەلێکی هەبوو لە مۆنتیقەیە مەحەلێکی میکانیکی لەسەر کارێست ئێواران لەگەڵ ڕەفیقەکانی کۆبوونەوە جارجار دانیشتن و هاوتەمەنەکان بۆ گفتوگۆی خۆیان باوکم لەگەڵیان دانیشتۆ و ئەتیادی وتی دنیا تۆزێک سارد بووە و نیە جامخانەی ئەو کاتە جامخانە بووە وتی لە پڕێکێک لە دەرگای جامخانەکە یا قاتێکی لە بەرابوو کەسێکی ئێمە دەنی بووە ئەتیادی یەک دوانێکی لەگەڵا بۆ وتی سەری کرد بە ژوورە سڵاوی لێکردون و باوکشمەوانی جوابیان نابووە دوایی هەستا بوو بە پێ وەستا بوو باوکم هەڵنەسا بوو لە بەروەر و دانیشت بوونەوانیش دوایێت بووی من خۆمتان پێ ناسێ مەدیری ئەمنی تازەی سلێمانی وتی ڕەفیقەکانم هەردووکی هەستان لەبەری باوکم وتی من نە لەجێ خۆم دانیشتم کورسیە کورسیشی تیا بۆ شوێنە باوکم هەر دانیشتە بوو دوایی مدیری ئەمن تویا کورسی و بێنێن تو بینانە لەسەر فەردەکان دانیشتم فەردە برنجە 50 کیلۆیەکان وتی لێ دانیشت و تێتی نامنیش کوڕی ئێوەم کوڕی شارەکە وەکو کوڕی شارەکەی ئێوە واموانێ مجاملەی کردبوو ئیتر لە ئەسنای قسەکردنی باسی کرده بوو وتبووی من مدیری ئەمنم خۆشحاڵە بم کە لە دەمی ئێوە کە بە تەمەنی ئەم شارەن و تێ بگەم بۆچی حکوومەت بە ئێمەی وتووە خەڵکی ئەم شارە خەڵکە فڕێنن خەڵکە کوژن ئیشەکە ممتەلەکاتی حکوومەتە فڕێن و ئەی سووتێن و ئەی دزن و ئەم شتانە دژایەتی حکوومەتەکەن و بۆچی واکەن ئەم خەڵکە ئێرە یاخین خەڵکێکی یاخی ئەیش باوکشم وتبی ئەوتی هەر ڕوت قسەی کرد و باوکشم وتی سێرم کە ڕەفیقەکانم مات بوون هیچ ناڵێن باوکم وتبێ گەر ڕەفیقەکانم یارمەتی بن من جواب تێمەوە ئەوتبی فەرموو جۆلی ئەگرم باوکشم وتبی تر ئەوە خۆت پرسیارە کردەوە پرسیار جوابی خۆتە بەڵێ خەڵکی ئەم شارە یاخینین خەڵکی ئەم شارە خەڵکێکی باشن حکوومەت یاخی کردوین من دوو کوڕم هەیە تا یاخیە وای وتبوو وتبی خەڵکی ئەم شارە دزنین حکوومەت خۆی دزە بۆ شێوەیە بوو وتبی خەڵکی ئەم شارە پیاوکوژنین حکوومەت پیاوکوژە لەبەرەوەی کە کوڕی هەمومانی لەناو بردووە هەدەیان خەڵکی ئەم شارە هەیە وایە هەرچی وتبوو باوکم بە یەکێک وەکو شتێک بەڵێ یەکێک بە تەمای ژیان نەبێ هەرچی لە دڵیان چۆن یەکێک لە دەرەوە قساکە بە ئازادی باوکم هەموو بە ئازادی خۆی هەموو ڕەتفعلێکی یا بۆ قسەکانی وتی مدیری ئەمن حەپەساوە وتیتی تۆ بۆ ئەوە تۆڕێت و داخل لە دڵیت باوکم وتبی باسی خۆمە بۆکەم من 4 کوڕم هەبوو ماڵەکەم چۆڵە ماڵەکەم بۆ دوو کوڕم بەخواستی خۆی بوو بە پێشمەرگە لەبەر چی لەبەری کە زوڵمتان لێکرد نەتان هێشتا بنیشێ دوو جار لە سجن بوون ئەخیران ڕایان کرد لە شاخ بوون لە شاخ شەهید بوون ئەوە خواستی خۆیان بووە ئەی دوو کوڕەکەی ترم کە تەلەبە بوون و خێڕێکی خوێندن بوون چیتان لێ کرد مناڵ بوون کوانێ نەکەر کوڕی من کوڕی دەیان خەڵکی ئەم شارە بۆ هێنم دیار نییە ئەجا لەبەرەوە من یەکێکیان لەوانە ئەمە ئێمە دزین ماڵی ئەم ڕەفیقم یەکێ لە ڕەفیقەکانێتی ئەمە ماڵەکەی هەمووی ئەشیای کوێتیە خێزانەکەی خەڵکی کوێتە فەرموو ئەوە ماڵەکەی حکومە دیایەتی بەسەریاگ تەفتیشی گەڕک کراوە هەرچی شتی باش و نەختینەیە هەمویان دزیوە کە ئێستا ئێمە دزینیا حکومەت وایت بوو ئەمە بەڵگە وتبی ئەم ڕەفیقم لەو شەوانەیە لە بەردێکی سەرا بە شەقیان ناوە ئێستا ئێمە خراپینیا حکومەت ئەمە هی ئەوەیە بە ڕشت پێ بەرشەقی بیت وتی مدیری ئاسایش زۆر بێتاقەت بوو یعنی بەڕاستی وتی کوڕێک وتی متعاتف بوو لەگەڵمانە وتی دەفتەرێکی دەرێنا وتی ناوی کوڕەکانتم پێ بڵێ باوکم وتی دوو کوڕم هەیە سەر نازانم بابە مردوون جەنازەکەیم بەرەوە وەڵاوتی ناوەکان و موالیدەکانی نووسی و بردی وتی کاکە عنوانەکەت کوێیە من نەگەرین بوو قسەتان لەگەڵەکەم ئەو کاتێمە تەلەفۆنی ماڵمان نەبوو
ئەوە لە ڕێ مختارەوە بووە گەڕکەتان ئەو گەڕکەی نووسی دوای باوکتی بان کرد بەڵێ پاش فترەیەک تێپەڕی مدیری ئەمن نردی بە شوێن باوکمە ئێمە نەمانزانی وتیان دایری ئەمنەوە بانگەکەن کە چووە لای مدیری ئەمن چی پێوت کە چووە لای مدیری ئەمن باوکم ڕۆی دوایی لەو سەر باوکم هاتەوە زۆر بێتاقەت بوو نەگریە بەڵام تۆزەوەستا سێری ئەمە کرد کە گەڕایە ماڵەوە ئەجا تەواو بێ ئەمەل بوو لەبەرەوەی کە مدیری ئەمن باین کردبوو وتبی حاجی لەسەر نامەکەی خۆت ئیشم کردووە ئەوەی کە دۆزیمەتەوە سەردەمی من نەبوو داوای لێ بردنە لێکم بەڵام هەردووکیان لە یەک ڕۆژە لە سێدارە دراون ئەردەڵانی کوڕیش لە سێدارە دراوە ئەتر باوکم ئەژنۆی شکا بوو چکە باوکم هەر ئەمەلێکی هەبوو ئەردەڵان ماوە لە ژیانە ئێتر باوکم وتی تاوانبارێکی لێبووە لەوێ تاقیبی وەزعەکەی کردووە وتوی کاکە حەمە خێرە لێرەی باوکشم وتبی وەڵا هاتم مژدەیان نامێت کە دوو کوڕەکەی کەشم شەهید بوو بەڵام شانازیەکەم بە شەهید بوونیانەوە ئەجا شکی لەو زەلامە بوو کەوتم کاوی برامی گرتووە ئەو کەسە بوو ئێتە باوکم لەناو دایرە ئەم نەهەڕەشەی لەوە بوو کەسە ناتوێت ناویبەری وڵی پێم خۆش نییە لەبەر کە سوکار و مناڵەکانی ئەو چکە تاوانی مناڵی نییە من تا مناڵ تا بۆ کاتە لەوانێ مناڵی شیرە خۆرە بێکەم باوکەوەی کردووە من نامێ برینی ئەوش بگەن و ئەو کەسەش برینارکەم ئەگینا بەرەوەڵا ئەزانم دنیا شەزانێک کێ کاکە حەمایان بۆ شەهید کرد بەڵێ هۆکاری شەهیدکردنی کاکە حەما ئەگەر بە کورتیش بێ بۆمان باس بکە ئەو شەوە کە شەهید بوو هەر بۆمانزانی کە دەستێک لەوە هەبوو لەبەرەوەی کە ئەو شۆی کە باوکم شەهید بوو باوکم هیچ کێشەیەکمان نەبوو تا دانیشتین بە دەردی خۆمانەوە تەواو پاش چوار شەهید باوکم لە گەڕێکی ئێمە لە گەڕێکی ئێمە لای مزگەوتی بۆسکانیەکان کە کاتە سەرجادی تومەلیک ئەو شەوە سەعات 9 شەو بوو بەرازیلێک سووتێنرا ئاربیجیان پێوەنا خەڵکی گەڕک هەموو چوە دەرەوە ئێمەش هەروکو خەڵکی گەڕک باوکم هەروە باوکم هەرمایەوە لە دەرەوە تا درەنگێک و تا تۆزێ هەر چۆڵی کرد بەڵام سیارەیەکی ڕژەم هاو بەناو خەڵکا ڕۆی بەناو خەڵکا ڕۆی وتیانە فلان و فلانە لە ئەوەیە لە دوای ئەوەیە ئیتر تەبەن خەڵکەکەتر هێواش بوو و هێزێکی ئەمنی زۆر دابازی لە مەنتیقەکەمانە خەڵک هەموو چووە ماڵی خۆی ئەو ئاگرەکە ئەسووتا لەوێ بەرازیلەکە چوار ئەمنی گەوری تیا بوو چالاکیەکی یەکێتی بوو و بیرم بێت ئێمە لە ماڵی خۆمان دانیشتین دوایی ئێمە لە 11 بوو هیچ شەوا بوو ئەوەنە ئەوەی کە بێتە خەیاڕم بزەبت سعاتەکەی نازانم چکە ئەو کاتە ئینسان کە شتێ بەسەریەت نازانێت شەوە ڕۆژە بەزەوە نازانم ئێمە لە خەوا بووین ئێمە لە ژوورە ئاخەوتین باوکم لە حەوشە ئاخەوت ئێمە موبەری دەمانیش پێ کرد ڕووبورە موبەری دەمان ئیش پێکرد لەبەر دەنگی موبەریدەکە لە ژوورە ئاخەوتین باوکم لە حەوشەکە ئاخەوت باوکم تابیانی زۆر نەئەخەوت دایمە خەوشتی گۆڕابوو نییە خەم و خەفەتی دنیا سەری دەکردبوو بەس دەری نەئەبڕی ئتر لەو کاتە باوکم هاتبوون باوکمیان شەهید کردبوو بەداخەوە کە هات باوکم شەهید بوو هێزێکی ئەمنی زۆر لە ناو مەنتیقەی کەمانە هەبوو تەنانەت پۆلیسە کوردەکانیش نیانەتوانی بێن تەرمەکە بەرن چکاوتیان هێن هێکەمینی عسکەری و خاسە هەیە لەو ناوەیە کەواتە بە تایبەتی هاتبوون لەوێ شەیدیان کردووە بەڵێ بە تایبەتی هەر ئەو شەوە کە ئێمەیان برد جا ئەوەی ئێمە کە شتێکی زۆر ناخۆشەکە قەت لە بیرم ناچێت چکە من بینیم باوکم لە خەوا بووین دەنگی تەقەیەکی زۆر هات من ئەتیادی خەوتمەوە بەڵام خوشکە بچکۆلەکەم پەلی گرتم هەرەوی ئەترسم بڕۆ ئاوم بۆ بێنە ئەترسم منیش وتم خەوە تەقەیە هەر تەموشی هەر تەقەیە بەڵام کە هەستام دیم درگای دەگە کۆڵان کرابەوە منیش وتم باوکیشم نەخەوتووە مەترسە هەستان بڕۆم بۆ لای باوکم حەوشەکەمان درێژ بوو کە ڕۆشتم گوڵۆپی بەردەمی حەوشە داگرسێنم کەوتم بەسەر باوکمە سێرەکەم باوکم لە ناو خوێنایە تر ئەو دیمەنەی باوکم کە چاوی کردە و دەرەوەی پیشان نام ئیشارەتێکی دەرەوەی یامێ من ڕۆشتم بەرەوە دەرەوە تا بزانم کێوای لە باوکم کرد بەڵام لەوێ تەقە بوو وەکو شتێک لە هەن ڕەتینێکی منیان نایەوە کە منیان دی لە دەرگاکە دەرپەڕیم ئیتر خەڵکی گەڕەکەمان هاتنوانە کە ئێمەیان برد بۆ گوێم لێ بوو جیهازی پۆلیسەکان بە یەکتریانەوت دوایی پۆلیس هات ئەیان باوکی شەهید مەحمووە خەڵتە پۆلیسێکی زۆر هات ئێمەیان بردە شڕتەی ئیسکان لە شڕتەی ئیسکان جا بۆ ئەڵێم کەوتی حکومەت خۆیەتی زابتەکە دوای ئەوەی کە باوکمیان بردبوو بۆ ئەوەی کە فەحسی فیشە کوشتەکان بکەن و بۆ تۆبعەدلێکە من و پەیمانیان بردبوو بۆ ئەوێ پیاوێکی دراوسێمان لەگەڵمانە ها زاوای تای حاجی عەزیز بوو
نای کاگەمێن بوو سا ئەمری خوای کردووە ئافریکا ئەو لەگەڵمانە هاوتا مامەکانم گەیشتن تا ئێمە دانیشتن نازانم چەنی خایەن بەڵام فەحسەکە هاتەوە فەحسی فیشەکەکە زابتەکە هاو بۆ دەوام مۆزوعەکەیان پێوت بوو پرسیارەی ڕۆتینی کرد کێ دوژمنتانە کێ هاتووە کێ نەهاتووە چی بووە وانە زۆر ئەخیرەن زانی ماڵێکی پێشمەرگەین کە فیشەکەکان هاتە من خۆمێتە بەرچەم زین لە ئێمە تووڕێ لێشی ترسام فیشەکەکانی هەڵگرت و خسێتەنەکەی خۆڵەکەی بەرقاچی دەستی کرد بە جنێوان بە عەرەبی وتی ئەوە فیشەکی خۆمانە فیشەکی خۆمانە وحنین کێ خۆتان وتی ئەوەی هیستخباراتە هینی خۆمانە ئەم دەمانچێت کە ئەوەی پێشێتوە لەوانێ 6 حەوت دەمانچە لەوە هەیە لە سلێمانیە لەبەرەوە نە بە دوای دوژمن نابگەڕێن نە بە دوای کەسا بگەڕێن ئەوە تۆڵەیە مادەم ماڵی پیان و تۆ ماڵی مخەرب هەر ماڵی مخەڕیبە ئەم دوو ئافرەتەش لە ناوە بن بە مامی وتوتی ڕجات لێکم ئەم دوانش دوور بخەرەوە بانیان کوژنەوە ئیبادەیە ئیبادەی خێزانە ئیتر وتی هەر ئەم شەو ئەوتی زابدەم نەکەوتی ئەوە 6ەم حادیسەیە کە کراوە لە تۆڵەی ئەو سوتهێنەیە ئەوتر ئێمە دڵنیا بووین دوایەوە هەر ئەو شەوەش کارەبای ئەو مەنتیقەیان بڕی تەلەفۆنیان بڕی مەجموعەیە گەنجیان گرت ئیتر ئەوە بەڵگەیەک بوو بۆی کە تۆڵە بوو بەڵام چی بوو کێ زۆر دیارە و خەڵک دڵی پێیژانەکات ئەویان لە ناوبری چێلاوانە باوکی من بوو بەداخۆ ناچاری لێرە ینی پشوێ وەرگین و دوای درێژە بەقسەکە دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ خات و سۆزان هەمەتاتە خات و سۆزان ئەگەر کەمێکی باسی ژیانی خۆت بکەین تۆش کەسێکی تێکۆشەر بوویت و هەم لە ناو شارە و هەم دواییش لە ناو حیزبە و دواییش لە پەرلەمانی عێراقا دەوری خۆتت هەبووە بۆچی جوتێ ناو ڕێخستنەکانی بڵێن حیزبی سۆسیالیستەوە ئەدویست تۆڵەی براکان و باوکە بکەیتەوە یاخود نیشتیما پەروەریەکەی کە باوکت و ئەوان فێری کردبوون ئەو وای لێکردی کە درێژە بە خەباتەکەیوان بی بەڵێ طبعاً منیش کچێکی ئەو ماڵە بووم پەروەردی دەستی ئەو برایانە بووم هەرچەنە بەداخەوە زۆر لە گەبراکانیشمانە ژیام بەڵام هەمیشە یەکێک لە ناو 4 برای ئاوا قارەمانە هەڵس کۆت کات و یا بچێتە دەرەوە یا بچێتە شاخ و بە سەردانکردنیان و جۆ لە یعنی مەئاسات و ژیان و ئەوە ببینێ کاوان بە ئامانج بۆی چوونەتە شاخ یان بۆ ئەو برایم کە بە چۆن چۆتە زیندان و هەدەفی چی بۆ بۆچی چۆتە زیندان ئەم سزا و تاوانە یعنی سزای چییە کە ئاوا تاوان ئەچێژێ لە پێناویە یعنی بەڕاستی ئەمانە کارێکی وای کرد کە منیش یەکێکم لەوانەیە کە بیر لەوە بکەمەوە کەتر ڕێبازی براکانم بەردەوام بم لە خەبات بەوە نەبێت کە باوکم وتی کە کوڕەکانم نەماوە ئەوانە دنیا کوڕی منە لە هەمان کەشە منیش کچێک بووم حەزمە کرد دەوری خۆم ببینم چکە باوکم متوانێکی تەواوی پێبەخشی بووم چونکە باوکم ئازادێکی تەواوی یا بوومێت یعنی کوبراکانم منیش پێم خۆش بوو کە درێژە پێ ژنانی حیزب بوون یاخود ڕێخستنی گشتی من هەسا ڕێخستی ژنانم هەر نازانی چێتە ناو نازانم ژنێک بوو لەناو ڕێخستنەکان نبووم ئەو کارەی پیاوان کردویانە منیش کردووە بەشدار بوو بەڵێ ئیش و کارە گرنگەکانی ئەوە چی بوو لە ناو شارە بە تایبەتی کاتان کرد بەڵێ گواستنەوەی هەندێک جاروا بۆ چەکوشت بوو لە شوێنەکە بۆ شوێنێکی تر لە بەخت 4 باخەوە بۆ گەڕێکی ئازادی لە ئازادی بۆ شوێنێکی کە یان ئەوە تا پۆستەرەکان بوو بڵاومانە کردەوە بە شارە پۆستەرە لە پۆستەری شعریەکان و پۆستەرەی ئەوکانی کە چۆنەڵی دروشمەکان دژی ڕژێم داواکاریەکان کە ئەبوو بە دروشم و ئەمان لە خۆپیشاندانەکانە بەشداریتانەکرد ئەو ساڵانە چەند جارێک خۆپیشاندانیش کرا لە ناو سلێمانیەوە تایبەت بەڵێ ئەوان ئیشی ڕێخستنەکان ئەوە بوو زیاتر ئجار تەوعێکردنی خەڵک دوورخستنەوەی خەڵک پاراستنی خەڵک لە گرتن و ئەوانە پاراستنی خوێندکارەکان لە خوێندن کە ینی نەکەونە ناو داوی ڕژێمەوە ئەمانە کار و ئیشی ئێمە بوو ئێستاش جێدەستەکانم وەبزان بە گەڕێکی برایم پاشا و عەلی کەمال و ئەوانەوە ماوە من ئێستاش ئەیبینم هەنێ نووسینەکانم کە بە پەمپ لە دیوارەکانم ئەنووسی ماوە هی ئەو سەردەمەم ئیتر ئەمانە کار و پیشەی ئێمە بوو وەکو خۆپیشاندانەکان بەڵێ ئێمە دێنەمەوەی خۆپیشاندانەکان بووین لە ناو مەکتەبە من قوتابی بووم لە قوتابخانەی سەیوان بوو لە توی مەلیک ئەو ئێستا بۆ بە خوێندنگایکی کە بەڵام ناوی سەیوان بۆ کاتە ناوەندی سەیوان
ئەتر لەو قۆناغەیە بووم کە من لە ساڵی هەشتاکانە بووم بەڵێ خەچی خۆپیشاندانەکان و ڕەنگە بە پێشڕەوی من و دوو هاوڕێم وایە ئەوە بووە کە بەشدارە بووین. باشە ئێوە لە ناو شارایەوە کۆ حیزبێکی سەربەخۆی شتانەکەت بەڵام خۆهەرەوە نەبوون خەڵکی تریشە بوو لەگەڵ ڕێخستنەکانی تررا پەیوەندیتان نەبوو ئاگاداری یەکتر و تانزانی مەسەلەن ئەمە سەر بە یەکێتی ئەمە سەر بە پاسۆکەوە سەر بە پارتی ئەوانەتان نەزانی بەڵێ یەکتریمان نەدۆزیەوە چکە بسا من بۆ نمونە سوسیالست بووم کاتە حسک بووم ڕفیقم هەبوو کۆمەڵە بوو ئەمزانی ڕفیقم هەبوو پارتی بوو ئەمزانی ڕفیقم هەبوو شوعی بۆ ئەمزانی هەنی ئێستش ڕفیقین ئێستا ڕفیقێکم هەبوو کۆمەڵە بوو لەو کاتە گیرە من نەگیرم هەردووکمان گیران من ڕام کرد ئەو مایەوە ئەو مایەوە لە قوات خاستەکە زوو گرتیا من دەرچووم هەرێکە بۆ خۆی بوو من دەرچووم یعنی نا ئەو هی نەبوو یعنی ئەو زۆر بە قورسی گرتیان جا کچێک بوو قەت زارەکەی لە دڵم دەرناچێ و ناوی نەهاوەندخان و ئێستا مەسئولیەتیشی هەیە قژێکی درێژی پرچێکی درێژی پێ بوو ڕێک بە پرچەکەی ڕایەن کێشە بۆ ناقوات خاستەکە من بەجلەکانەوە بوو قەمسەڵەکەم لەبەرا بوو ڕایەن کێشام قەمسەڵەکە بەدەستیانە هاو خۆم دەرچووم ئەو دەرچوونە بۆ گەڕەکی ئیسکان ئێستا ڕەفیقەکان مەیگەڕنەوە من ئەو دقەی دەرچووم لە دەستیان ئەوانیش بە چی هاتبوون یعنی کە دەستیان کەوەیان برد بەڵامەوەی کە دەرەچوو لە دەستیان ینی ئاگرەکە بکوژێنەوە خەڵکەکە زیاتر بڵاوە بکات یعنی چەندەها چارەکی ئاوامان هەبوو لە ساڵەکانی هەشتاکانە لە گەڕێکی توی مەلیک بە تایبەتی دەوری حیزبی سۆسیالست یاخود بە گشتی بەرەی کوردستانیەکە باسکەین ئەوەیە کە ئاگاداری لە ڕاپەڕینە بەڵێ دەورتان هەبوویەوە وەڵایوەکو بڵێ بەرەی کوردستانی دەورێکی باشی بینیت مەونەی کە من خۆشم بەشداریم کرد لە کاتی ڕاپەڕینەکانە لە بەڕاستی تاو کاتش بە دوای براکانما ئەگەڕام حتا لە گرتنی ئەمنە سوورەکەیە من لە پشتی پێشمەرگەوە بووم هەر بە دوایم تاو دقی ئەمنە سوورەکەش گیرا من بە دوای پێشمەرگەوە بووم تاکە ئەمنەکە گیرە و دەردێڵە بە گەرمی چیتە ناو ئەمنەکە من لەگەڵ یانە ڕۆشتم باشە چیت بینی لە ئەمنە سوورەکە ئەوەی لە ئەمنە سوورەکە بینیم کە یعنی ڕۆژێک بوو هەستم بەوا کرد ئازادیەکی تەواو یان لە ناخی خۆمە هەستمەکردنی هەموو دنیاهی منە ئەوە شتێک بوو زۆر سیر بوو خوا شتێک بوو کە لە ناخی ئینسانە دروست نابێ ئەو شتێکە باسی ناتوانین تعبیری لێ بکەی ئەوەم بینی کە چوومە ئەمنە سوورەکە جارێەوە یەکەم ژوور کە بینیم مەجموعەیەکی زۆر سوتا بوو دووکەڵی لێ هەڵەسا لە دەستی چەپە کەچتە ژوورە بە ئەمنە سوورەکە دەتەسی ڕاستەکات لە دەرگاکەیە ژوورێکی لێ بوو وەک مەجموعەی زۆر سوتا بوو لە چوومە حوشەکەەوە ئەوەی کە بینیم ئەسوەد و ئەمە ئەو قائیدانی کە ئەو ساقائیدی حزبی بەعز بوون بڕواکە بەسەر هەر قات بەسەر لاشەیانە ئەڕۆشتن هەستم زۆر بە مرتاحەیە کرد نازانم یعنی ئەوانەی کە ئێمە نمانێرە بۆ مانتیقەیە بڕۆین ئێستا لە قەپێنین بە سەر و قاچیانە ئەڕۆشتین ئەو جەنازانەم بینی ئاوە هەنگاوم هەڵە بڕی لە ناویانە هەتا چوومە ناو ئەمنەکە چوومە ناوی بەشی ژوورەوە ژێرزەمینێکی لێ بوو پڕ بوو لە ئاو بۆری و شت تەقی بوو دیار و بەینەکە جەنازەی ئەمن کە خۆی شاردووە سەر ئاو کەوتبوو ئەوانم بینی لەسەرەوە ئەوراقەکانم بینی کە چی مستەمسەک و ئەوراق بوو بەس ئێستا شەر خەفەت بۆ واقم کە نەمتوانی مستەمسەک عقلێتی و کاتێک و ئێستا نەبوو ئەو هەموو مستەمسەک و ڕسمەمە دی کە کەوتبوو لەوەیە بە قاچی قوڕاوی خەڵکەوە ئەڕۆی کە خەڵک دوایی هاتەناوە ئەوەی کە زۆر کاریگەری لەسەر من دروست کرد و تا دوو ڕۆژیش قسەم ناکرد ڕاستیەکەی لە هاتنە دەرەوە لە دەستی چەپی ئەمنە سوورەکە دوو کابینەی لێ بوو ئەو تا کابینەیە هەموو ساڵە کەبیر مەکەوێتە لە ڕۆژی ڕاپەڕینەکە بەڕاستی یعنی هەماتەمینەیەکم گرێ و بێتاقەتە بم ژوو دوو کابینەی گەورەی لێ بوو ئەو ژنانیان تیا اختصاب کرده بوو کە گیرا بوون ژنی ئەنفال یا ژنی سجن یا ئەو ژنانێک یا ئافکچانی کە گیرا بوون بۆیە کە بەچوی خۆم ئەو شوێنانم دی شێوەی قژڕاکێشان کە بە زۆر بووە دیارەوانە هەموو دیارە اختصابکردن و هەڵواسینیان ئەو دەرمانانی کە دراوە پێیان ئەو مەشروبانی کە لە ژوورەکە بوو ئەوانم هەموو دی ئەو جلوبەرگە ژێرەوانەی ژنانم دی لەوێ جلوبەرگی کوردی بوو ئەوە زۆر کاریگەری لەسرم دروست کرد یعنی وام لێ هاو تا دوو ڕۆژ نەنانم خوارد و نەقسەم کرد تا دوای بە گریانێت دەرم بڕی لە ماڵە اینجا پیانە وتم سۆزان خوێن گرتوێتی بۆ هێشتا بڕاتە ناو هەموو جەنازەیە نەیان ئەزانی ئەو هیچی کاری لێ نەکردم ئەوە نەبێت ئەوە زۆر کاریگەری لەسرم دروست کرد کە هەرگیز لە یادیشم ناچێت بەڵام ئێوە لەوێش هیچ سەرەداوێکتان دەست نەکەوت لەسەر زۆر گەڕام بۆ براکانت لەوێش زۆر گەڕام هیچم دەست نەکەوت بەڵام جابێکیان نامێ وتیان لە ئەم جارێک ڕۆژێ لە ڕۆژان پیانە وتیان لە ئەمنەکەی کە ئێستا نازانم چ دائیرەیەکەوە زانش ئەو سەر ماوەیە شارەوانی بوو ماوەیە نازانم چی بوو لەوێ لەو ئەمنەکەی تریان ئەمنەکەی کەس لەسەر
جادەیە. بەڵێ زان ئەمەی تەنیشتی جەماعیرفان وابزان بەڵێ ئەوەیە وتیان لەو ئەمنە چواردێڕێک نووسینی کاوی برامیتیایە. من ئەو کاتە هەر ئەو ڕۆژە پاش 2 ڕۆژ داوام کرد لەبەرەی کوردستانی کە ڕێگان بم بچمە ئەو ئەمنەوە. نیانێش کەس بچێت چکەوتیان هێشتا هەموو ڕینیتیان مابوو مقاوەمە مابوو. داوام لێکردن وتم ئەبێ یارمەتیم بە من ئەمێ ئەو هینە ببینم ژێر زەمینە. بڕوا کە موافقی ئەم داهینیان بەری کوردستانیان بۆ وەرگرتم هەر یەک سەرفەوری. یەکێک لەوانە مامۆستانی هات بوو. هەستا 2-3 پێشمەرگەی لەگەڵان ناردم مەشخەڵێکیان دروست کرد بە ئاگرەوە تەمان خۆی تاریک بوو گڵۆپیتیان نەبوو. چوون ئیتر هەموو دیوارەکان سوتا بوو هیچ یادگاریەکەم نەدۆزیەوە لەوێشە ئەوە لە دوایی ڕاپەڕێنانی تەوان هیچی دەست نەکەوت. وەکوە ئەڵێن ینی لە سلێمانی بە تایبەتی حیزبی سۆسیالیزم بە ناوبانگ بوو حسک. بەڵێ بەڵام لە هەڵبژاردنەکەی ساڵی 92 بەڵێ ئێوە لەگەڵەوەی و هەموو شەهیدی یابوو ئەو هەموو ئازایەتی نواندبوو بەڵام دەنگتان نەهێناوەکو پێویست. بەڵێ هۆکاری چی بوو؟ سۆسیالیست لەبەرەوە دەنگی نهێنا لەبەرەوەی کە ئێمە لەگەڵ چەند حیزبێکیکەیە یەکگرتنمان کرد. ئەوە کاریگەری لەسەرمان هەبوو کە خەڵکەکە دەنگی نێنەوە. یەکگرتن پێشین بوو پێش هەڵبژاردن بوو یا دوای هەڵبژاردن بوو؟ تەسەورەکەم لە کاتی هەڵبژاردن یەکگرتنمان هەبوو نەخێ لە دوای ئەوە دروست بوو لەوە بەڵام سۆسیالیست ڕێک خراو نەبوو وەکو کاتۆ لە ناو شارە بۆ شێوەیە ڕێک نەخرابوو. بەڕاستی ئەمە دایمە ئەزمەی سەرکردەمان هەبووە یعنی وەکو پێویست کاریان نەکردووە چکە ئێمە حیزبێکی زۆر جوانوان هەبوو قیادەیەکی زۆر ینی قیادەیەکم بەسم لە قاعدەیەکی زۆر باشی بە قووەت و پتە و بە بیر و باوەڕی هەبوو. پێشمەرگەی زۆر ئازای هەبوو خەڵکی تێکۆشەری هەبوو شەهیدی زۆری هەبوو جێدەسی زۆر دیار بوو بەڵام بەداخەوە لەسەرەوە ئەوانی سەرەوە هیچ کەسیان دڵسۆز نەبوون بۆ شێوەی کە بتوانن سۆسیالیست ڕێک خەن و بتوانن دەنگ بێنێت. گینا دووهەم حیزب بووکو لە ناو لێرەیە وا ناوزە نەکرا بەڕاستی. کەواتە یعنی لەسەرەوە بوو کە لەگەڵ پاسۆک و پارتی گەلایەکتان گرت و ئەتانویست ببن بە بژاردەیەکی تر ینی ئالتەرناتیفێکی تر بۆ پارتی وێچێتی یاچی یاخود ئەو شکستەی کە لە بڵێن لە هەڵبژاردنە کردانە تانویست قەرەبووی بکەنەوە بەتەکیید ئەمانیش ئەم جارە بۆ جاری داهاتوو بتوانین خۆمان بگرینەوە ئەم جارە بەهێزتر بینەوە هەستمانەکە کە لاوازیەکەمان لە چیا ڕەنگە گەر یەکگرتوو بین و چەند حیزبێکی بەهێزمان لەگەڵا بێ پاسۆک بڵێتۆنە لە حیزبێکی بەهێز بوو ینی ڕاستەکەم بوو بەس خەڵکێکی بە بیر و باوەڕ و نەتەوەیی بوو. یەکگرتنیش کە حیزبێک بۆش جیاببەوە ئەویش حەزیانەکە لەگەڵ ئەم سێبەرەیەکمان گرت بۆی کە ببین بە حیزبێکی بەهێز بەڵام بەداخەوە شکە زیاتر هەڵوەشایت نەگەر یەکگرتوو بووین یەکگرتوو نەبووین تەنها ناوەکە یەکگرتوو بووینا یەکگرتوو نەبوو. کەواتە لەوێژ هەر کەسەوە بۆ خۆی هەر کەسە بۆ خۆی کێنا شکستێکی گەورە بوو بۆمان زیاتر پەرت و بڵاوی کردین. باشە بۆ مێژوو باسکەین کێ هانی ئەو یەکگرتنەیدا بۆی بچنە ناو پارتی یعنی پارتی کاک سامی بوو کاکە حەمە بوو کاک شەید نازم کەریم بوو کێ بوو نەوانەی کە کاک سامی بوو کاک سامی بوو. من ئەو کاتە لە قیادانەوە بووم بڵێ بەستەنها بەڵام کادرێک بەڵام چۆنەڵی سرم بە هەموو وەزعەکانە دەرەچوو ئەمزانی وتوریا بووم لە ناویانە هەستمە کرد و زۆر جاریش بەشداری کۆبوونەوەکانیشم کردووە لەگەڵیانە کاکسامی بوو کاکسامی زیاتر ڕای کێشا بەرەو پارتی دموکرات ئەجا لەگەڵ ئەوەشە هەندێک برادەرمان بوو هەستیانە کرد کە حیزبەکە تەواو شکستی هێناوە و زەعیف بوو و لاواز بوو و ئەپوکێتەوە خەڵکمان لێ دوورەکەوێتەوە یانیست لە شوێنە خۆیان بگرنەوە بەڕاستی یانیست لە شوێنە خۆیان بدۆزنەوە ئەوە بوو هەموو ینی زۆر کاریگەریان کرد لەسەر کاکە حەمە بەڕاستی کاکە حەمە من خۆم شاهدم خۆم لەگەڵیان خۆشم چەند جار پێم وت بە کاکە حەموو خەڵکە ڕجاد لێکە بۆ نایت ینی قەناعەت ناکەیت کاکە حەمە زۆر دڵی پێوەی نەبوو. کاکە حەمە ینی دڵی بۆ نەبوو کە چێتە ناو پارتی نەخێر بەڵێ من خۆچکە خۆم ئەوە خۆی گوێی لێیە شخصی چەند جارێ پێم وت بەڵێ تۆ داوا لێ کرد کە بچن یان نەچن منیش مەسئولەکانی کە داوایان لە منەکەیانە تۆ بە کاکە حەمە بڵێ کە بڵێ بە جوابی ئەم خەڵکە باتەوە لەبەر خاتی بنەماڵە شەیدانە لەبەر خاتی فلان بە یەکگرتنەکەمان بکەین لەگەڵ پارتیە خۆم بە شخصی پێمەوە بە کاکە حەمە تۆ خۆت پێت خۆش لەگەڵ بوو یا لەگەڵ من مادەم سۆسیالیست لە هەر شوێنێک ینی بمزانیا کە جێ خۆیە کاتۆ پێم خۆش بوو بەڕاستی پێم خۆش بوو باشە بەڵامیترەوە بوو چوشین تۆ بووی بە ئەندامی کۆنگرە من ئەندامی کۆنگرەی 11 بووم لە کۆنگرەیە چی ڕوویدا لە کۆنگرە
لە کۆنگرێت چونکە ئێمە زۆر بە ئەوە نەڕۆشتین ئێوە بەڕێکەوتن چوبوونە ناو پارتی یاخود یەکتانگر لەگەڵ پارتیە ینی لەسەر کۆمەڵی مەرج و لەسەر کۆمەڵی مەرج و 13 خاڵ لەبەی ناهەبوو لێنا ئەو 13 خاڵەیە لە یەکەم ڕۆژە دەرکەوت کە ئەو خاڵانە جێبەجێ ناکرێ ئەو بڕی ئەو شتانێک کە بە کاکە حەمە ئەو عدانە دراوە جێ خۆی ناگرێت کاکە حەمەش زۆر ئەو نەبوو زۆر دڵی لەسەری نەبوو بە سەراحەت بۆ بیانویە کە گەڕا دوایی جارێک بەڕێکەوتن کاگنێ چیر و کاک فازل بوو وابزانم هاتنەوە چوون لەگەڵ کاکە حەمە ڕێکەوتنیان کردەوە کە شتەکان جێبەجێکرێ و وەرنەوە ناو کۆنگرەوە بۆ کاکە حەمە هات و کۆنگرەوە و تاریشی خوێندەوە و من خۆشمێکیان و تارم هەبوو لە کۆنگرە یانزە بە ناوی ژنانی حیزبی یەکگرتووی کوردستانەوە ئەو کاتێکێک لە مدهینەکانیش ئەوە بوو کە ناوی پارتی دموکراتی کوردستان داش یەکگرتوو بێت ئەوە بوو تا کۆنگرەی کۆنگرەی دوانزەش ئەو ناوە هەرمایەوە تا کۆنگرەکە یەکێک لەوانە و شەرتەش بوو ئیتر بەو شێوەیە ڕۆی کۆنگرە و دیار بوو شتەکان بردۆ دەبەرە و کاڵبوونەوە ڕۆشت و بوو کاکە حەمە جارێکی کە هەوڵیایەوە حیزبی سۆسیالیستی دروست کردەوە توانی ئەو حیزبە سۆسیالیستی جاران دروست کاتەوە هەوڵمان نا بەڵام وەکو پێویست نەبوو بیدایەت تۆزێ باش بوو بەڵام دوایەکو خۆی نەما ئێوە دەورتان چی بوو بە تایبەتی کێشە هەبوو لە ینی لە ناو سۆسیالیستی شایانی وەکو حیزبەکانی تر کێشە هەبوو کێشەی فکری بوو یاخود کێشەی پۆست و پلەپایە بوو کێشەی سەرۆک و سکرتێر و چوزانم ئیمتیازات بوو ئیچی بوو ئەو کێشانی ئێوە چی بوو بۆ لە شاغە و کێشانەتان نەبوو بەڵام لە ناو شارە لە شاخ پۆست و پارە نەبوو بۆیە ئەمە شتێک بووکە کەواتە مەسەلەی پۆست و پارە بوو لە تاکی لە هەموو شوێنەکە و کێشانە کە ناو حیزبەکان ڕۆی هەرەوەیە بەنسبەت سۆسیالیستە بڕاکە کێشەی نەبوو لە بیدایەتە هیچ کێشەیەکی نەبوو کۆوانە مخۆم دوایی لە کۆنگرەیە لە دوای ئەوەی کە لە پارتی دموکرات کە جیا هاتینەوەتر حیزبمان دروست کردەوە منێکێکم لەوانەیە کە موسسەسی ئەو حیزبە بووم کە دروستمان کردەوە ئەی بۆ مێژوو ئێران دەستی لەوەیە نەبوو کە ئێران مەسەلەن هانی کاکە حەمە بدادیا کۆمەڵی خەڵکە نەشنە ئەو کۆنگرێ یاخود بێنە دەرەوە لە ناو پارتیا و حیزبەکە جارێکی تر دروستکەنەوە بەتاکید ئێران هەموو کاتێ و کاریگەری هەبوو لەسەر سۆسیالیست بە تایبەتی بۆچی لەسەر بۆ ئەوەی کە ڕێکەوتن نەکارەکەی لایەنەکانی کە بمێنێتەوە یا نەیەوێت کە ینی ئەوە پەیوەندی خۆش بوو لەگەڵ بەتاکیدارەوەڵ پەیوەندی سۆسیالیست زۆر بەهێز بوو لەگەڵ ئێرانە ئەوە هەموو التزامان بۆ هەبووە ئەو پەیوەندیانە لەسەر چ ئەساسی بوون بۆی تەوزان ئەوەی ئێمە ئەساسە نازانین بینی خۆی و کاکە حەما بۆ چکە کاکە حەمە دایمە بە خۆیشی کردووە وەکوێ نەبوو کە قاعدەکەی نەکەی بیزانێت بەڵێ ئەو کاتە شتێکی تری مێژووی هەیە حەزەکەم ینیەوە لە جەناب پرسم ڕۆژنامە نووسێک کوژرا خستیانە سەر سۆسیالیست بەڵێ ئەوەی تۆ بزانی سۆسیالیست دەستی هەبوو لەوەیە بەدڵنیایە سۆسیالیست دەستی نەبووە دەستی نەبوو نەخێر سۆسیالیست هەرگیز حەزی لەو ئیشانە نەکردووە بۆچی ئەو تۆمەتە خرە سەر ناوی لیسی شمیس بوو ئەو کچە بەڵێ من زانیاریم نییە ڕاستی دەوێت لە سەر بیستمە بە زانیاریم نییە ناشتوانم هیچ شتێک لەسەرەوە بڵم بەڵام عادەتەن حیزبەکان شتیانە کە دژی یەکتری قسەیان کردووە یانەوە تا تاوانیان بۆ یەک هەڵبەستووە یانەوە تانیان بەر لەو بڕایانم کە ئەوە حیزب کردبێتی و یان کەسانی بەناوی حیزبی سۆسیالیستەوە کردبێتیان حیزبی سۆسیالیست تاوانی نەکردووە باشە ئێوە بە حساب لەگەڵ پارتیە ئەتانوز ببن بە یەک پارت و یەک حیزب و ئەمانە بەڵام دوایی کردتان بەشەڕ لە بینی خۆتانە خەتای ئێوە بوو یا خەتای پارتی بوو پارتی دەست پێشخەری کرد لە لیانی لە سۆسیالیست من خۆمێکێکم لە ناو مەقەڕەکانی سۆسیالیستا بووم قەریبە بکوژرێم لەویایە لە مەقەڕەکەی چوارباخە لەویا بووم ئەی چۆن ئاوکرا بۆ ئاگرەیە ئەوەی کە تۆ بزانی چۆنی بوو ینی شەڕەکە لە خۆیەوە کۆتایی هات نەخێر یەکێتی کەوتە بینەوە نەیهێ زیاتر خوێن بڕێژرێت بەڕاستی چونکە ئێمە لە ناو شار بووین منێکێکیان خۆم ئیزاعەکە خۆشە یانیسان شتەکان وکو خۆی باسکات چونکە شتەکرا بەرامبەر بە سۆسیالیستە من یەکیان خۆم برینار بووم لەناو مەقەڕێکی سۆسیالیستە بە ئەو کاتە پیان تویان پارتی بوو برینار بووم ئاخر ئەو کاتی لەو ماوەی کە حیزب دروست کرایەوە وتیان یا پارتی بوو وتیان کاکە حەمەلی جنەی دروست کەوتی پارتی بوو ناوەکانیشیان وت کێوکێ
بەڵام تۆژە چیتە ئیزاعکە و هانی خەڵک دەیە بۆ شەڕ ئەوە بۆ شەڕنا هانم شەڕم نەیە هانم خانی خەڵکەکەم ئەوە کە شەڕەکە بوەستێ من هەرگیز بۆ هەموو ژیانیشم کەسێکی نەتەوەیم هەرگیز لەگەڵ شەڕانیم و هەموو لایەنەکانیشم خۆشەوێت چووکە هەموو تێکۆشەرا لەبەرەوە قەت هانیم کەسم نیا بەرامبەر بەکەس بەڵام حەزم لە شەڕ نەبووە غەدریشم قبول نەبووە ئەوەشم هەبووە لە ناو سۆسیالستا دژایەتی تۆکرا بەڵێ زۆریش بۆچی لە ناو هەمیانە تۆ خاوەنی چوار برای شەید و باوک شەید و خۆت تەنزیم بوویت و ڕێخستن نابوویت و ئەمانە هۆکاری چی بوو ئاخر کاتێککە هەندێک دێتە پێشەوە مەبدە نابێنێت هەندێکشت چییە هەندێشت بەرژەوەندی بەرژەوەندی ینی تۆ خەتەر بووی بۆ بەرژەوەندیەکانی ئەوان ئەلبەتە من هەموو شتێکم قبول ناکرد لەو حیزبە پێم خۆش نەبوو زۆرشت هەبوو پێم قبول ناکرێت چەندارێکش دەگە کاکە حەمە دانیشتم باسم کردووە یەکێک لەو شتان وتمە کاکە حەمە پێشمەرگەی کۆنی زۆرمان هەیە پێشمەرگەی دێرینی زۆرمان هەیە لەبەر سینەماکانە ئەسوڕێنەوە هیچ ئیمتیازاتێکیانە برینارن کەسێ پشتیوانیان ناکە وەرە شوێنیان بکەرەوە وەرە تاعینیان بکەین وەرە یارمەتیەکیان بین ئەمانە کەسانێکم ئەدی کە هیچ ڕۆژە ڕۆژان دەوریان نەبینیەوە لە ناو سۆشیالستا یا پێشمەرگە نەبوون ئێستا هاتوون ئەوان دەسەڵاتدارن و پلەپایان ئەدرێتێ پێم قبول نەبووە هەمیشە کاکە حەمە پشتیوانی کردوم بە حەقەت یعنی بڵێم من زیاترمانەوەم لە سۆشیالسە کاتوانیمە بۆ هینە بمێنمەوە کاکە حەمە زۆر پشتیوانی کردوم ئەوە من ناتوانم نکولی لێ بکەم چکە من هینی براکانم چۆن ڕێڵا بۆنی براکانیەوە بۆ وەکو ئەوە سێرم کردشم شە پشتیوانی کردوم ڕاستە دژایەتیشی لەگەڵ کردم بەڵام خۆی نەکردو بە ساحیب لە من بوو بۆ خۆی بۆ مێژوو ئەڵم بەڵام ئەو بووە یعنی تیا بووە کە دەستی ئەوشی تیا بووە لەگەڵ ئەوەشە ئەو کاتێک کە من دەورەی یەکەمیان منیان دانەنە چکە من ئەندامی یەکەم کۆنگرەی عێراقیش بوو کە ڕژێمی بە عەسر ڕووخا یەکەم لە ئەندامانی کۆنگرەی عێراق هەر لەو کاتەشە داوایان لێکردم ببمە پەرلەمان لایەنەکان پێشیان خۆش بوو خۆیان بە کاکە حەمەشیان وت بەڵام ئەوە بە کاکە حەمە خۆی حەزی کرد بێت ئەوە ڕاستە خۆی شایانی خۆی بوو لەبەرێک کە سکرتێری حیزبێکە و پێویست بوو ئەو بێت کەسێکی یاخی بوویت و سەر بەخۆیش دەکرد و بەتاکید تەنانەت گوێن لە قسەکانی کاکە حەمە و حیزبیش ناگرت بەڵێ وایە بۆچی تۆ نوێنەریەوان نەبووی من نوێنەر بووم نوێنەری حیزبیش بووم بەڵام لە هەمان کاتیشە خۆشم ساحب ڕە بووم خۆشم کە من نوێنەری بتەنها کاکە حەمە نەبووم کە من چوومەتە ئەوێ نوێنەری سلێمانی بووم لەبەرەوە من نوێنەری کێتیش بووم هی پارتیش بووم هی حیزبەکانی کەش بووم من بەو فکرە ئیشم کردو لە بە عەقڵی حیزبایەتی ئیشم نەکرد لەوێ بە عەقڵی نەتەوایەتی و نوێنەرایەتی ئیشم کرد ئەگەرەوە کاریگەری هەبوو لەسەرم شانازی پێواکە باشە بۆ مێژوو زۆربەی حیزبەکان نویست مەسەلەن لە نەوتا چوزانم لە تەندەرەکانە لە هەموو شتەکانە بەشیان هەبێ بەڵێ سۆسیالیستی جواب بوو داوایان لە تۆ کرد کاوکاریان بکەیت و ئاسانکاریان بۆ بکەیت و ڕێک خۆشکەریان بۆ بکەی بۆی ئەوانیش پشکێکیان بەرکەوێت لەو نەوتومە و توشتە واللهی وەکو کاکە حەمە خۆی وەکو حیزب داوایان نەکردم بەڵام ئەگەر لا بەلاش بە شخصێ داوای لێ کردم بەڵام بۆی نەچوە سەر و منیش نەمتوانی بیکەم هەر لە ناو سۆسیالیست بەڵێ بەڵام نەمتوانی بیکەم و نەشم کرد بەڵێ من ناڵم وەکو کەسێکی وابیشم گرم کە بۆ شێوە بیرم نەکردێتەوە کە بۆ بەرژەوەندی و بۆ دەستکەوت و بازرگانی چ بێتم بۆ بەغا تۆ ڕازی بووی لە یاخود نەگڕازی ئەوەی کە تۆ ئەدبینی لەوێ مەسەلەن کاغالف تەیفور بوو کاک دکتۆر فواد بوو کۆمەڵی خەڵک بوون کە پۆستی جێگری سەرە وەزیران و پەرلەمان و ئەمانیان هەبوو دەوری خۆیان باشە بینی بەتاکید لەو کاتەیە زۆر باش بوون ئێمە ئەو کاتە ناو لیستەکەمان ناوی لیستی هاوپەیمانی کوردستان بوو بەبێ جیاوازی کارمانە کرد بەڕاستی لەگەڵ حیزبەکانە هیچ جیاوازیەکمان نەکە من هەتا جارێکیان بەڕێز مام جەلال کۆبوونەوەی پێکردین وتی ئەوەی کە کوردایەتیەکە با لێرە دابنیشێ ئەوەی حیزبایەتێکە با بڕواتەوە شوێن زۆرە لە کوردستان ئیشکات ئەوە یەکێک لە قسەکانی یاڤال مام جەلال بوو ڕۆژ شاد بێ بەڕێز کاک مەسعود کۆبوونەوەی پێکردین هەر بە هەمان شێوە پێی وتی ئێوە پێشمەرگەن و لە سەنگەران پێشمەرگەی ئێوە لە سەنگەرێکان ئێوە نازانن دوژمنەکەتان کێ ئێمە لە وەختی خۆی لە شاخ بووینەمانزانی دوژمنمان کێیە لەبەر ئەوە هەموو هیوایەکمان پێتانە بەبێ جیاوازی و حیزبایەتی کار بکەن ئێمەش پشتیوانتانین ئەم دوو سەرکردە بەڕێز و قائیدە گەورەیە بوو بە پشتیوانیە بۆ ئێمە کە هەمووی بەدڵسۆزی و بە هەرێک و دەوری خۆی باش ئەبینی هەم لە کاک عارف هەم لە دکتۆر فواد هەم لە ئەوانی تر کاکەکانی تر سونە و شیعەکان کێیان زیاتر دژی کورد بوون ئەوەی کە تۆ لێ ئەو کات وەڵا شیعەکان هاوپەیمان بوون لەگەڵمانە بەڵام هاوپەیمانێکی ژێربەژێرش لە ژێربەژێر و دژایەتیانە کردین زۆر بەباشی سونەکانەوە هیچ بە ئاشکرا دژی ئێمە بە ئاشکرا دژی ئێمە بوون چونکە سونەکان هەخینیان بۆ وا کرد کە ئێمە لەگەڵ شیعەکانە شیعەکان
دەوریان باش بوو لەگەڵمانە هاوپەیمان بوون بەڵام کاتێک شتێکی مەسیریە هاتە پێشەوە چارە نووساس شتیوانیان لە خائیدەکانیان هاتە پێشەوە و ئەندامەکانیان ناهات نەژوورەوە لەبەرێک کە فەشەل بێنێت. تۆ بۆ وازە لە سۆسیالیستیە خۆت وازە هێن ئایا دەریان کردی؟ هیچ کێشێکم نەبوو لەگەڵ حیزبەوەانە بەڵام هەڵوێستەکانم یەکێک لەوانە ئەو کاتێک کە هەڵبژاردن کرا هەڵبژاردننی کوردستان کرا سۆسیالیست دوو کورسی هێنابوو لەسەر پۆست ئەو کاتێک کە لەگەڵ دوو حیزبی ئیسلامی یەکیان گرتبوو لە لیستێکا بوون دوو کورسیشان هێنابوو بەڵام هێشتا شکاتیانە کرد لە هەڤاڵ مام جەلال و کاک مەسعود لە بەغا لەبەرەوەی کە ئەو مزەکرەی کە یان بە دنیای دەرەوە یان بە ئەمریکیەکان ویان بە وڵاتەکانی کە من ئیمزام نەکرد ئەوە یەکێ بوو لە هەڵوێستەکانم کە هەردوو لایەن کە نوێنەرەکانیان ئەو کاتە هی حیزبەکانی کە یەکەم دکتۆر محەممەد ئەحمەد و لە حیزبی لەیەگرتو کە ئەندای مەکتەبی سیاسی بوو لەگەڵ کاک ئازاد چالاک لەگەڵ برادەرێکی کیا بوو ئەوایە 5 کەس ئیمزای کردایە من نوێنەری سۆسیالیست بووم چکە پەرلەمان بووم ئەوە من ئیمزای و مزەکەرێم بکردایە. مزەکەرەکە چی بوو؟ مزەکەرەکە دژی هەڵبژاردنەکەی کوردستان بوو کە وایە ئەمە بە تەزویر کرا و داواکەین لە نەتەوە یەکگرتوەکان و لە دنیای دەرەوەوانە کە دووبارە بکرێتەوە. من وتم ئیمزای ناکەم دوو کەس سمبولی وڵاتەکەمە کاک مەسعود و مام جەلالە من ناوەسم لە ڕەفیقەکانیشم وتم ئەم هەڵوێستە بەسەر ماشکایەوە اونجا من بۆ هەموو تەمەنیشم شانازی پێوە کەمە چکە ساڵی ترکە هەڵبژاردن کرا پێ وتبیان سۆزان بۆی نییە خۆی هەڵبژێرێت خۆشی هەڵبژێرە ناڵین دەرچێ منیشتم سوپاسیانەکەم. باشە دوا پرسیارم تۆ بەهۆی خزمایەتیەوە چویتە ناوێشێتی یاخود هەر قەنەعاتت وا بوو ئێستا تۆ یەکێتی دیار چ حیزبێکی؟ من تا ئێستا نەچوومەتە ناوێکێتیەوە من یەکێتی نەمهی لە هیچ حیزبێکیشانی من و ئینسان ئەفرەد و کەسێکی سەربەخۆ دۆستایەتی زۆرم هەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانیە بە حکومیەوەی کە هاوڕێ و هاوکار و ڕەفیقەکان و نزیکم لێیانە لە ناو شارەکەیان بەڵام نە ئەندامی هیچ حیزبێک نیم لە ئێستاە و یەکێتیش نەبووم بڵێم وەڵاو مۆرکم بە یەکێتیەوە نەخێر نە یەکێتیم و نە پارتیم و نە هیچ شوێنێک تەنها کەسێکی سەربەخۆ کارەکەم بەڵام دۆستایەتیم زۆرتر لەگەڵ یەکێتی نیشتیمانیای کە لەگەڵ ما هاوڕێ و هەواڵ من. ئەگەر شتێکی تایبەتت نەبێ من سوپاس دەکەم بەوەی کە بەداخەوە هەندێک لە برینەکانیشمان کولانەوە بەڵامەوە شتێکی مێژووی بووکە بۆیە تۆماریکەین. زۆر سپاس دەکەم شتێکم نییە و دەستخۆشیتان لێکەم بۆ بەرنامە جوانەتان ڕێزم بۆ هاوکارەکانت. زۆر زۆر سپاس بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەتینە کۆتایی پەنجەمۆری ئەم جارەمان کە لەگەڵ خات و سۆزان هەمەتاتە بوو پێکەوە پرۆمێڵخەی داهات و دەبینین کە لەگەڵ کەسایەتیکی دیکەی و بەخواتان نسپێرم. زمینەیەکە بوو بۆ دروستبوونی حیزبێکی وا پێویست بوو لە عێراق حیزبی شیوعی دروست بێ. جوولەکەکان بەشدار بوون لە دامەزرانی حیزبی شیوعی دروستمەکە ئەوە بوو نیشتیمانەکە کە عێراق ئازاد بێ. بۆچی بۆ کورد ڕەوا نەبوو حیزبی شیوعی کوردستان هەبێ؟ خەڵقێکی تێنەگەیشتوو یا بەمەبەست بەرەنگاری فادیانە کرد و درۆدەلەسیان بڵاوە کردەوە ئەو حیزبە بورژوازی عەرەبیە قەومیانە ڕازی نەبوون حیزبی دیموقراتی کوردی بێتە جەبهەوە. عەبدولکەریم قاسم شیوعی نەبوو قەت بەس پیاوێکی نیشتیمان پەروەر بوو. ئەگەر ئیدارەیەکمان هەبێ ئاگای لە شتەکان وایە ڕێگەی نەئەدا پەیکەری جەلادێکی وەکو سەعید قەزاز دروست بکرێت.